سری چوار لەم شۆنە کارێکی زۆر گرنگی ئەنجامدا، داستانێکی زۆر مهم بوو. سلسلەیەکی جەبهە بووە لەگەڵ ڕوبەڕووی ترۆستانی داعشە، یعنی بگەینە ئەو ناوچانە ئەوانش ئازاد بکەین. ئەم عارەبانە لە تێر دروست کراوە لەگەڵ ئەوەی زۆرجار بۆ یاریکردن لەلایەن منداڵانەوە بەکاردێت، بەڵام ئەم جارە وەک ئامرازێکی کارکردن بەدەست ئەم منداڵەوە دەبینرێت. ئەویش بۆ پاکردنەوەی پاشماوەی جەنگە لەم خانووە کە تاوەکو پێش هاتنی داعش ژیانی تێدا بەسەر بردووە. لە درێژەی بەرنامەی ئەمجاری چیرۆکەکانی جەنگ باس لە چیرۆکی ئەم خێزانە و چەند چیرۆکێکی دیکە دەکەین. لە مانجی هەشتی 2014 داعش لە ناوچەی گەرمیان هێرشی کردە سەر سنووری شارەدەیەکانی گوڵاڵە و سعدیە. نزیکەی 3 مانگ چەکدارانی داعش لەم ناوچانەمانەوە و خەڵکی دەڤەرەکەیان ئاوارە و دەربەدەر کرد. بەشێکی زۆری شارەدەیەکەیان دووچاری وێرانبوون کردووە. لە بەرەبەیانی 23 یازدەی 2014 هێزەکانی پێشمەرگە هێرشی ئازادکردنەوەیان دەست پێ کرد، لە چەند ڕۆژێکدا ئەم ناوچانەیان ڕزگار کرد. لەم جەنگەدا هێزی پێشمەرگە ئەرچی ڕزگارکردنی شارەدەی جەلەولا و دەوروبەریان لە ئەستۆدا بوو. لەگەڵ ئەوانیشدا هێزە سەربازەکانی عێراق و حەشدی شەعبی بە هاوکاری هێزی پێشمەرگە شارەدەی سعدییان ئازاد کردەوە. بەلە ئەوەی کە دەست بکرێتە هێزەکان و بەرنمەیەکی بۆ دابڕێژێ بۆ ئازادکردنی جەلەولا، بەڕێز کاک شێخ جعفر هات سەردانێکی مەحوەرەکانی کرد، بە تایبەتی مەحوەری گەرمەسێر و مەحوەری ئەو بەریش منتقەی تبچ و قەرەتەپە و دوایی لەگەڵ ئەوە بەرنمەیەکی ڕێکوپێکی داڕژ لەگەڵ فەرماندەکانە، فەرماندەی فەوجەکان و فەرماندەی لیواکان و هەموو هێزەکانی ناوخۆ و هێزەکانی دارستان و هێزەکانی فریاکەوتن و ئەوانە بەشداری ئەو مەحوەریان کرد. ئیسا لە بیرمە تقریباً 16 بوو، بەڕێز کاک شێخ جعفر هات لەگەڵ برادرانە چاوپێکەوتنی کرد و دوای گەڕانەوەیکی کرد و دوای گەڕیاوە بەرنمەیەکی توکمەی داڕشت. دیار بوو هەر لەگەڵ هێزەکانی تریشا ئیتفاق و شت هەبوو بەرنمەیەکیوان داڕژ دەست بکاتە ئازادکردنی جەلەولا. 23 یانزەی 2014 هێزەکان دەستی کردە جوڵە بۆ ئەوەی بەرنمەکە داڕژێت و ئەو بەرنامە جێبەجێ بکرێت. هێزەکانی ئێمە لیوای 3 کە سەر بە وەزارەتی پێشمەرگەین لەگەڵ هەر 4 فەوجەکەیە، فەوجی 1 و 2 و 3 فەوجی 4 لەم مەحوەری ئەخوە بووین تا ئەگاتە منتقەی ناودۆمان. دوای ئەوە کە هێزەکان هاتن لە 5 خۆڵۆ بەرنمەیەکی داڕژ بووی بە مەحوەری ئەو بەر کە منتقەی نەقشبەندیە، ئەلێەوە هێزەکان لێەوە لەگەڵ هێزی فریاکەوتن و شورتە و ناوخۆ و ئاسایش و لیواکانی برادرانی یەکەی هەفتا بڵێن پێشڕەویان کرد بەرەو تبچ. هێزێکی زۆری ئێمە لەگەڵ بەڕێز کاک مەحموود سەناویە ئەلەو سلسلەوە هات چوە ئەو بەرزایەنە. لەو بەرزانیەوە کەەوە منتقەیەکە پێڵێن چاڤیلان، شوێنێکی زۆر حەساسە مسەیتەرە بۆ هەموو ناوچەکە. هێزەکان ڕۆشتەوێ ئەتر زۆر بە ئاسانی خۆشبەختانە توانیمان لە ماوەی تقریباً نەچووە 24 سەعاتیش، یعنی هەر لە 6 بەیانیەوە تا گەیشتە 6 ئێوارە تا 7 ئێوارە بە هەموو ناو جەلەولا کۆنتترۆل کراو. هێزەکان زۆر بە ئاسانی توانیان منتقەکە کۆنتترۆل بکەن و داعش لەم سنوورەوە هەڵهات لە منتقەی تبچووەوە بەرەو منتقەی حەمرین و ئەوێ ڕووی.
لە سەرەتای هێرشەکانی داعش لە عێراق و تایبەت لە سنووری کوردستان بە درێژایی زیاتر لە 1050 کیلۆمەتر هێزی پێشمەرگە لە خاڵەکانی بەرگریکردن لە خاچی کوردستان لە ئەرکدا بوون. ئێرە کە ناوچەی کوباشیە بە یەکێک لە خاڵەکانی بەرگریکردنی پێشمەرگە دادەنرێت و ئەم هێڵە درێژ دەبێتەوە بە سنوورەکانی ڕۆژاوای کەرکووک و بەرزاییەکانی حەوێجە و سنوورەکانی مەخمور و خازر و باشیک و ناوەران و تلسقۆف و بادوش و بەنداوی مووسڵ و شنگال لە ناوخۆی هەرێمی کوردستان و هەروە درێژ دەبێتەوە تاوەکو دەگاتە کۆبانی کە هەموو ئەم شوێنانە خاچی کوردستانن. ئەگە لێرەوە دەست پێ بکە ئەوە ساترە لێرەوە دەست پێەکە هەتا شنگالە یان کۆبانێ یا شنگالە هەلکوێ هەیە ئەگە لێرە دەست پێکە سەرەتاکەیەتی ئەگەر ئەخیرەکەیشی بێ ئێرێ. بەڵام ئەم ساتری کە دروست کراوە ئەمە پارێزگاریکردنە هێزی پێشمەرگەی لێرەیە بەس وەکو مەسەلەی ئەوەی بڵێ سنووری کوردستانە نا سنووری کوردستان بۆ حەمرین تقریبەن ئێمە 70 کیلۆمەتر شتێکی وایە ماومانە بگەینە ئەوێ بەس ئێستا هێزی پێشمەرگە لێرە ئەم ساترە هیوادارم ئەم ساترە کە ئێستا لێرەیە بچێتە ئەوێ چونکە سنووری کوردستان سنووری ئێمە ئەوێ نەک ئێرە. لە تەواوی ناوچەکاندا هێزی پێشمەرگە بەرگری کردووە و ناوچەکانیان لە دەستی داعش ڕزگار کردووە. ئەو ناوچانەی کە لە دیوی سنووری عێراقن لەلایەن سوپای عێراقەوە هیچ بەرگریەکی ئەو تۆیان لێ نەکراوە و عێراق تەواوی هێزەکانی پاشەکشە پێکرد و بوونە هۆی دەربەدەربوون و کوژرانی هەزاران هاوڵاتی سڤیل و وێرانبوونی ماڵ و حاڵی دانیشتوانی ناوچەکان. ئەو هێرشە بوو کە بیدایەکە لێرە دەستی پێکرد دوای پاشەکشەی سوپای عێراقی لێرەوەم بەڕێمان کرد ڕۆیشتنەوە ئێوارەکەی سەعات بزەبس دوای سێ ئێتر ئێمە مەفرەزەکانی ئەومان بینی بە ڕووی ئێمە هاتن ئێتر ئێمەش شوێنەکەمان دابەش کرد هێزەکەمان تەوزیع کرد من لەگەڵ فەرماندەی فۆژە کە داعیقی عەمید عیرفان بوو هاوکار لەگەڵیانە هێزەکەمان دابەش کرد بکەوە چوار خۆڵەوە ئەوانش هاتوو بوون گەیشتە سەعات 4:20 بزەبت ئەوان تەقیان دەست پێ کرد. بەڕاستی یعنی شەڕێکی زۆر گەرم و کاریگەری هەبوو کە بەرامبەری بە پێشمە بەڵام پێشمەرگە زۆر ورەی بەرز بوو زۆر بە ورە بەرزیەوە وەڵامی ئەوانی دایەوە و زۆر بە نزیکیش هاتوونە پێشەوە هەر سەعاتی 4 ئێوارە ئەوان هاتوونە پێشەوە بە قەناس تەقیان لە وەجبەکانی ئێمە ئەکرد لەم نقطانە بەڵام پێشمەرگە زۆر بەسەر بەرزیوە وەڵامیانی دایەوە و بە چەکێکی زۆر یعنی زۆر بەقەوەت نەبوو چەکەکانمان چەکی ئەوان بەقەوەتی بوون بە هەمەر هاتەبوون بە مێکزەمینی هاتەبوون بە تەقەنی و بەتەمایەوە بوون کە نزیکۆ بن تەواو نزیکۆ بن لەم شوێنە خۆیان بتەقێننەوە بەڵام هەمان کات پێشمەرگە بە ورەیەکی بەرزەوە لوتیانی شکان سەریانی سەر شۆڕ کرد ئەو داعشانە ئەو شەوە شەڕێکی قارەمانانە ئەنجامیاندا پێشمەرگەکانمان زۆر بەداخەوە ئەو شەوە دوو پێشمەرگەمان شەهید بوو یەکێکیان کاک پشتیوانی ناوبوو لەم ڕەبایە شەهید بوو ئێمەش هەروەکو وەفایەک بۆ پێشمەرگەی ئەم ڕەبایەمان ناوناوە ڕەبای شەهید پشتیوان بڵێم یەکەم شەهیدی ئەم مەنتقەیە بوو ئێمەش وەک وەفایەک ناومان ناوە بەناو ئەو ئەم ڕەبایەمان ناوناوە ئەمرمان پێکرا لە سەروی خۆمانەوە فەوجەکەمانیان ئاور بۆ ئەم سەیتەرەکە لە پشت مۆیسە دیارە سەیتەرێکە لێ بوونە سەر لە ئێوارە شەوی ڕابردووەکەی لە تەکی جێشی عێراقەکە ئینسەحابیاکرد ئەو جێ شەڕێکیا کرد ئەو قوواتی جێشی عێراقی ئینسەحابی کرد بۆ مەنتەقەی ئاوا مەنتەقەی هینی پێژن ئیمام وەیس ئیتر ئەم قاتعە بەدەستی داعەشوە بوو بەس ئێمە ماینوە لیوای ئێمە ماوە وەکو لیوای سێ فەوجی یەک بووینە و سەردەم ئێمە لێرە هێزی هەفتایشمان لەگەڵا بوو لەم قاتعە هاتن بەرداری شەڕەکانیان کرد تەکمانە سەر لە ئێوارە هێرشیان کرد لە 4 قۆڵەوە لەم قاتعەوە و لە قاتعی ئەم سەرێشەوە هێرشیان کرد هەر سەر لە ئێوارە سەعات 4 و بۆ 5 و مەنتەقەوە هێرشیان کردە سەرمان
لە سەرەتای هاتنی داعش لە دوای مۆسڵ پەلاماری ناوچەکانی ئێمەیاندا بە حقیقەت ئەو کاتی ئێمە کە لەم سنوورە بین وەکو لیوایسێ لیوایسی پیادەی سەر بۆ وەزارەتی پێشمەرگە لەم ناوچەیە جێگیر کرابوو. دەتوانە بڵێم تاکە هێز بین ئەو کاتی کە ئێمە وەکو لیوایسێ ڕوبەڕووی تۆریستانی داعش بینەوە بە تایبەتی لە منتقەی کوباشی کە ئەو کاتە من بۆ خۆم فەرماندەی فەوجی یەک بووم لە لیوایسێ لەو داستانەدا لەو بەرگریەدا بەشدار بووم لە کوباشی. سری چوار لەم شۆنە کارێکی زۆر گرنگی ئەنجامدا داستانێکی زۆر مهم بوو. سلسلەیەکی جەبهە بووە لەگەڵ ڕوبەڕووی ترۆریستانی داعشە یعنی بگەینە ئەو ناوچانە ئەوانش ئازاد بکەین. هەر ناوچەیەک دوای داگیرکردنی لەلایەن داعشەوە دووچاری وێرانکاریەکی زۆر دەبێتەوە. ئێرە بازاڕی شارەدەی گوڵاڵەیە. دوای ئەوەی تەواوی ئەم بازارە وێران بوو، ئێستا جارێکی دیکە جوڵە و ژیانی تێدا بەدی دەکرێتەوە. کاسبکارانی بازارەکە باز لە ساتە وەختی جێهێشتنی دەڤەرەکەیان دەکەن. کاتێ داعش هجومی کرد و شاری گوڵاڵی کرد ئێمە دوکانم جێهێشت ماڵمان جێهێش بڵین بۆ شاری گەرمیان لە کۆلۆجۆ دانیشتین. دوایی هاتینەوە دوکانەکەم سوزیا خەرازم نەما پشتی دزیا. دوایی ئیسە وەزعەکە باشە و پێشمەرگە گیردێتی و ئەمانە و عیشی مۆسیقاکەم تیپ و مۆسیقەمەیە دەرەچین بۆ شایی ئیسە ماشەڵڵا ینی وەزعەکە باشە خەڵک ئەچێ شایی ئەکا لە هەفتەیە دووجا ئەچم بۆ شایی من. کاتێک شەڕ لە ناوچەکە سەری هەڵدا ئێمە ڕۆشتین بۆ کەلار و خانەقین ئاوارە بووین. لە کاتێکدا گەڕاینەوە بینیمان دوکانەکانمان هەمووی سوتا بوو. ڕەوشی بازارەکە دیمەنەکانی زۆر جەرگ بربوون. هەموو شوێنێک سوێنرا بوو. هیچ شتێک لە شارەکەدا بەسەر خۆیەوە نەبوو. ئەوە بۆ ماوەی 8 مانگە گەڕاینەوە بۆ جەلەولا. ڕەوشەکە باشترە لە پێشتر. حۆریە وافرەتەیە کە لەگەڵ هاتنی داعش بۆ گوڵاڵە خۆی و نەوەکان و بووکەکەی ماڵەکەیان جێهێشت. دوای ڕزگارکردنی ناوچەکەیان لەلایەن پێشمەرگەوە گەڕانەوە بۆ خانۆ وێران بۆکەیان کە داعش بە مەبەستی بەرگریکردن لە خۆی لە کاتی جەنگدا تەقاندوێتیەوە. لێرەدا بردومانێکی زۆر هەبوو. تیرۆریستانی داعش لەلایەک و هێزە ئەمنیەکانیش لەلایەکی دیکەوە شەڕ و پێکدادان هەبوو لە نێوانیان. ئێمە ناچار بووین ماڵەکەمان بەجێ بێڵین و هەڵبین. چوین بۆ خانەقین لەوێدا گیرساینەوە. داعش خانوەکەمانی داگیر کردبوو. لەگەڵ شکانیان لە ناوچەکەدا سووتانیان و ڕوخاند بوویان. ئێمە لە ترسی بردومانەکاندا سەرمان هەڵگرت. کوڕەکەم سەرباز بوو. لە سوپای عێراق لە ئەرکی سەربازی خۆیدا بوو. پەیوەندی پێوە کردم و گوتی دایکە ئاگاداری منداڵەکانم ببە و تیرۆریستان نیان کوژن. منیش پێم ڕاگەیاند کە ئێمە لە خانەقین دەژین و شوێنە کەشمان ئارامە. لەبەر هۆکاری شەڕ و بردومانەکان ماڵەکەمان بەجێ هێشتووە. ئێمە بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ لە خانەقین ماینەوە. نەمانتوانی لەوێدا زیاتر بمێنینەوە. دوای ئەوەی کە گوتیان ناوچەکەمان ئارامە و پێشمەرگە پارێزگاری لە شارەکەمان دەکات گەڕاینەوە بۆ جەلەولا. کە گەڕامەوە ئێرم بینی ماڵەکەمان تەواو وێران بووە. هەرچی شتێکمان هەیە نەماوە. هەرچی کەلوپەلمان هەبوو هەمووی تیاچوون. هەموو خانومان تەواو وێران بووە. ڕووخا بوو. ئەگەر ئەم منداڵە بێنازانت ببینایە بە دیار ئەم خانوە وێرانەیەوە گریانت بۆ ڕەوشی ئێمە دەهات. ئەم منداڵانە نەبا پیریان هەیە و نەمام و نەباوک. کوڕە تاقانەکەم لە سەرەتای شەڕی داعشدا لە ئەرکی سەربازی شەهید کرا. ئێمە کەسمان نییە. تەنها خۆم و بووکەکەم و ئەم 4 منداڵە بچووکەین. ئێستا خۆمان بە هاوکاری خەڵکی دەمانەوێت خانۆکەمان دووبارە دروست بکەینەوە.
تاوەکو هیچ نەبێت لە کرێچێتی ڕزگارمان بێت و داواکارم لە خوددا تۆڵەی ئەم زوڵمەی بەسەر ئێمەدا هاتووە قبوڵی نەکات و سەبەبکارەکان ڕسوا بکات. من تەنها یەک کوڕم هەبوو، ئەویش لە پارێزگاریکردن لە نیشتیمان گیانی بەخشی. أدافع هم عن وطننا مثل ما يقول أدافع. ندري الإرهاب يعني الطب وهيك تسوي. ندري يعني هيك يعني الله أكبر. ئەم خێزانە ئێستا بەهۆی خراپی باری دارەیان لەگەڵ منداڵەکانیان خانووکەیان بنیاد دەنێنەوە. ئەگەرچی خانووکە ئێستا لەسەر خۆ دروست دەکرێتەوە، بەڵام گروتینی کارکردن لە تەواوی ئەندامانی خێزانەکە بەدی دەکرێت بە مەبەستی زوو گەڕانەوەیان بۆ ماڵەکەیان. كان بالليل يجي قالوا يا بعودي ابو سيف انقتل ئەوان پێیان گوتم ئەبوو سەیف کوژراوە لەلایەن داعشەوە گول لە هاوەنێکی بەرکەوتوە کوژراوە. ئێمە ئەو کار لە خانەقین بووین، ئەو سەر بەهێزەکانی پۆلیس بوو، لەسەر دۆشکە دانیشتە بوو، گول لە هاوەنەکە بەردیوارێکی بلۆ کەوت بوو، ئەویش لە بن دیوارەکە بوو، دواتر بلوکێ لە دیوارەکە کەوتۆتە خوارە و بەرسکێ ئەو کەوتووە کوژراوە. ئێمە چوونە ناو گەرماوێکی بچووک لە گوندێکی ئەو ناوچەیە. دوای ماوەیەکی کەم پێیان گوتین کە ماڵەکەشمانتە قێنراوەتەوە نەماوە، هەموو شتێکمان لە ناوچوو. تەنهاش دوو ژوور بۆ خۆم نۆژەن دەکەم. خەڵکیش بە بلوک و کەرەستە هاوکاری منیان نەکرد و ئەوەش کە دەیبینە ئێستا حاڵی منەی حاڵی من دەبینە لەگەڵ چا منداڵەکەم و خەسوم بە تەنها ماوینێتەوە، هیچ شتێکمان لە دەست نایە. خوددا بتوانێت تۆڵی ئێمە لەوانە بکاتەوە کە بۆتە هۆکاری ئەو دۆخەی ئێمە. ئەوەی کە پیاوەکەی منی کوشت ئیشەڵا تۆڵی ئێمە بکاتەوە. هەتا لە ژوورەکە ئەو دیۆ بە تەنیا بە فرگر و تەنها کانتۆرێکی تیا بوو. هەمووی سوتاوە، من ئێستا کرێچیم بە 110,000 لە ماڵی کوردێک داین. خاوە ماڵەکە زۆر یارمەتیمان نەدا. تەنها ئێمە ژوورێک و چێشتخانەیەکمانە، هیچی دیکەمان نییە. تاکو ئێستا هیچ کەسە یارمەتی ئێمەیان نەداوە. زۆر کەس هاتەوە بەڵێنی زۆریشی پێداین، بەڵام ئێمە هیچ شتێکمان نەبینیوە. چاوم لە هاوکاری ئێوەیە. واي والله العظيم طلعت علينا اللجان بس صدق ما حد ساعدني لحد الان، ما حد قال يعني اي مساعده ما جتني. صحيح طلعوا علي وقالوا نعينكم وهذا، بس ماكو لحد الان مساعده. بعد المساعده من عندكم. سری چوار لەم شۆنە کارێکی زۆر گرنگی ئەنجامدا، داستانێکی زۆر مهم بوو. سلسلەیەکی جەبهە بووە لەگەڵ ڕوبەڕووی ترۆستانی داعشە، یعنی بگەینە ئەو ناوچانە ئەوانش ئازاد بکەین. لێرە هێزەکانی پێشمەرگا چەپەرەکانی بەرگریکردن لە خاچی کوردستانیان قایم کردووە. ئێستا خەڵکی دەڤەرەکە لە ئارامی و ئازادیدا ژیان بەسەر دەبن. ئەم چەپەرانە ئاماژەن بۆ ئەم شوێنانەی کە هێزی پێشمەرگا ڕزگاری کردوونەتەوە. ئەمە مەحوەری گەرمەسێرە، ئەم شارە شاری گوڵاڵەیە. لە سنوور شاری گوڵاڵەوە لە مەحوەری گەرمەسێر ئەمانە ئاخر نوقتەی سەربازی ئێمن. ئەوە نوقتەیەکمانە لەوێ، ئەو نوقتەیەکی ترمانە، بەڵام ئێمە لەبەر ئەوەی توانیمانە ئەلەم سنوورە خەندەقێک بکەین بە درێژایی 13 کیلۆمەتر. ئەم خەندەقە ئەلێرەوە ئەڕوا بۆ منتقەی کوباشی و ئەو منتیقانەیە، بەڵام
لەبەر ئەوەیشی ئەو خەندەقەمان کردووە پشتوێنێکی ئەمنیە پشتوێنێکی ئەمنیە بۆ هێزەکانمان بۆ هێزی پێشمەرگە لەبەر ئەوەی سیارەی مەفەخەخە سیارەی خۆکۆش خۆی نەتەخێنتە هێزەکانمانە و هەم بۆ ئەوەی هاتشۆیەکی لەم سەرەوە کەم بێتەوە بۆ ئەوەی ئەمنێتی خەڵکی شاری گوڵاڵە زۆر بەرقرار بکەین. هێزەکانی پێشمەرگە هەر لە سەیتەرەی کوباشیوە سلسلەیەکی جەبهە بووە لەگەڵ ڕوبەڕووی ترۆستانی داعشە هەتا ئەگاتە منطقەی شەنگار. هێزەکانی ئێمە ئەلێرەوە ئەم مەحوەرە ئەچێتە ئەو بەرەو بۆ مەحوەری تبچ و قەرەتەپە و تاگاتە منطقەی سلێمانبەک و تاگاتە منطقەی تەلوەرد و لێوە ئەوڕا بۆ منطقەی زەرگە و ئاوە بەرەو منطقەی ڕۆژ ئاوای کەرکووکیش هێزەکانی ئێمە بەم شێوە توانیمانە هەموو تیرۆریستانی داعش پاکەنەوە لە ناوچەکە. ناوچەکە ئیسا ئەمن و ئاسایشێکی باشی هەیە ئەمن و ئاسایشی خەڵکی ئەم سنوورە بە تایبەتی ئەتوانم بڵێم هیچ جیاوازی نییە لە ئەمن و ئاسایشی شارەکانی هەرێمی کوردستان. لە بەهاری مانگی 3 بۆ 4 2015 دەستکرا بە گەڕانەوەی خەڵکی شارۆچکەی گوڵاڵە بەڵام گەڕانەوەکە بە هەڕەمەکی نەبوو چونکە خەڵکێکی زۆر بوو لەم شارە بەعسیەکی زۆر لەم شارە بوو بۆ ئەوەی ئەوان ئەو خەڵکانە دووبارە نەگەڕێن و ئەمن و ئاسایشی شارەکە تێک بدەن بە شێوازێکی زۆر جوان و بە پاکانەیە کە بە هەموو فلتەرەکانی ئەمنی و ئاسایش و پۆلیسی کوردستانە تێپەڕ بوون تەنیا ئەو خەڵکەی گەڕاوە بۆ ئەو شارە کە خەڵکێکی مسالم خەڵکی هاوڵاتیەکی بەسیر گەڕاوەتەوە بۆ ئەم شارە و وەکو خۆتانەی بینن ئەمن و ئاسایش پارێزراوە. بە حقات دەم ساترانە ئاماژەیەکە بۆ بەرگریەکی تەواو بۆ ناوچەکانی کوردستان بەس بەڵام توموحی ئێمە تەنها ئێرە نییە بە حقات ڕاستی ئێرە ناوچەی کوردستانە بەس ئێمە جارە 7 کیلۆمترمان ماوە ئێمە سلسلەی حەمریمان ماوە ئێمە شارەدەی مەندەلیمان ماوە ئێمە شارەدەی سعدێمان ماوە توموحی ئێمە زیاترە بە حقات بە حقەتە دوای لێ هاتر ئێمە ئەم بووە سەنگەری ئێمە دوا سەنگەری ئێمە بەس بەڵام ئێمە توموحمان لەوە زیاترە چکۆ ناوچەیەکی کوردستانیە سلسلەی حەمریشە. ئەو کاتە زیاتر شەڕەکە لە منتیقەی جەلەولا و سعدیە بوو پێم وایە لە دوای مووسڵ زەختی گەورە لەسەر ئێمە بوو لەم ناوچەیە بوو وەکو بەرگری وەکو ڕۆڵی هێزەکان لەم ناوچەیە لیوای سی پیادە پشتی شێری بەرکەوتو لەو شەڕە لە بەرگریکردن لە شەرف و خەڵک و خاکی کوردستان و بە تایبەتی لە ناوچەی خانەقین و بە هەمان شێوە لیواکانی ڕۆڵی ئەوانش بەرد ئەنرخێنین و لیوای پێنجی شارە زۆر و هێزەکانی بەرگری و فریاکەوتن و هێزەکانی هەفتا یەکەی پەنجایی فەرماندەی گەرمیان سەر بە هێزەکانی هێشتا و ئاسایش ئەوانی کە لەم ناوچەیە بوون بە حقت بەرگریەکی بێنیان کرد و توانیمان داعش ڕابگرین و بیان وەسێنی لەبەرەوەی پێشمەرگە بە هیمەتێکەوە ئیش ئەکات لەبەرەوەی پێشمەرگە کاتی خۆی کیمیایی و ئەنفانی بینیوە ئەم هەم پێشمەرگە یان لە سەردەستانەی کوردستان بە هەموو هێزەکانتەوە با بڵێن پێشمەرگە ئاسا لە بەرەکانی شاردا بوون هەمویان پەیمانیان بە خەڵکی کوردستان داوە و توانە ئەگەر بەسەر لاشەی ئێمەدا بێت ناوێ بچێتە ناوخاچی کوردستانەوە نایاڵین جارێکی تر ئەنفالێکی کە دروست بکرێتەوە جارێک کە نایاڵین کیمیابارانێکی تر دروست بێتەوە ئەم جانە لە پێشمەرگەدا هەیە ئەم جانە لە خۆڕایی دروست نەبووە بۆیە کە وای لە پێشمەرگە کردووە ئەڵێ ئێمە لە جیاتی هەموو دنیا شەڕ دەکەین. سری چوار لەم شۆنە کارێکی زۆر گرنگی ئەنجامدا داستانێکی زۆر مهم بوو سلسلەیەکی جەبهە بووە لەگەڵ ڕوبەڕووی ترۆستانی داعشە یعنی بگەینە ئەو ناوچانە ئەوانش ئازاد بکەین.
خلافەتی داعش لە هەموو بەرەکانی کوردستان تێکشکا و تۆماری خوڕافەی ئەم هێزە ترسناکە پێچرایەوە. ئاوەدانکردنەوەی شار و دەڤەرەکان و بنیادنانەوەی کەسایەتی ئەو تاکانەی بەڵای داعش هیلاک و ماندووی کردوون ئەرکێکی قورسی ئایندێ.